لەسەر سووتاندنی قورئان لە وڵاتەکەیدا سەرۆکوەزیرانی سوید هەڕەشە دەکات. ئۆلف کریسرن دەڵێت ئازادی ڕادەربڕین بەشێکی سەرەکیە لە دیموکراسی، بەڵام سووتاندنی قورئانی پیرۆز کارێکی ئەو پەڕی شەرمەزارکەرە، ڕەشەش لەو کەسانە دەکات بە ناوی ئازادیەوە و جۆرە کارانە دەکەن. ئۆلف کریسرن سەرۆکوەزیرانی سوید سووتاندنی نوسخەیەکی قورئانی پیرۆزی لەلایەن یەکێک لە سیاسی ڕازڕەوەکان شەرمەزار و ئیدانە کرد و ڕایگەیاند. ئازادی ڕادەربڕین بەشێکی سەرەکیە لە دیموکراسی، بەڵام مەرجنی ئەوەی یاساییە گونجاو بێت و ئەو جۆرە کەسانەش ئاگادار دەکەینەوە لەوەی چیتر بە ناوی ئازادیەوە و جۆرە کارانە نەکەن. سەرۆکوەزیرانی سوید لە تویتێکدا نووسیوێتی سووتاندنی ئەو کتێبانەی کە بۆ زۆر کەس پیرۆزن کارێکی ئەو پەڕی شەرمەزارکەرە وێ دەمەوێ هاوسۆزی خۆم بۆ هەموو موسڵمانەکان دەربڕم. جێی ئاماژەیە رازموس پالودان سەرۆکی پارتی هێڵی توندرەوی دانیمارکی لە بەردەم باڵۆزخانی تورکیا لە ستۆکۆڵمی پایتەختی سوید نوسخەیەک لە قورئانی پیرۆزی سووتاند و ئەوەش ناڕەزایی زۆری موسڵمانانی لێکەوتەوە و ناڕەزایەتەکان وای کرد سەرۆکوەزیرانی سوید ئیدانێ و کارە بکات و هاوسۆزی بۆ موسڵمانان دەرببڕێت.